شوان ڕابەر، پێشمەرگە و شۆڕژگێر، نووسەر و وەرجێر، سەرکردە و نیشتیمان پەروەر لە ساڵی 1970 بۆتە پێشمەرگە تاکو و ئازادکردنی کوردستان. زۆر ڕووداو هەبووینە ئێمە توش بووین، هەندێکیان لە مەرگ دەرچووین. لە ژیانی پێشمەرگایەتیدا شوان ڕابەر چەندین مەترسی هاتۆتە سەرڕێگەی کە زۆر جار لە مەرگ گەڕاوەتەوە. شوان ڕابەر ڕووداوێکی سەختی ژیانی خۆی دەگێڕێتەوە و کابەر لە ڕاپەڕین بەسەری هاتبوو دەڵێت لە دوای 2 ساڵ کە ئاوارەی ئێران بووم و بەنهێنی گەڕامەوە بۆ ماڵ، دوای چوونە ژوورەوەشی هەواڵی مەرجی کاک سەمەدی برای پێدەدەن. شەوێکیان هەوڵمدا بە دزی ئاوا بچم و ماڵەوە. طبعا ماڵەوە هیچ خەبەریان نەبوو. لە دەرگامدا داکم هات وەک بڵێ حەپەسا زۆری پێسەیر بوو. بە هەر حاڵ چوومە ژوورەوە، کە چوومە ژوورێ دانیشتم. طبعا عادەتەن ئینسان هەواڵی براو خوشک و کەسوکار و ئەوانەی دەپرسێ. کاتێک کە گەیشتمە سەر ناوی گوتم ئەدی کاک سەمەد، ئیتر داک و خوشکم هەردووک لە کولیژنێ گریانیاندا گریان. طبعا ئەمنش یەکسەر خوای سبحانه وتعالى سەبری پێبەخشیم و بەسەر خۆمدا زاڵ بووم و ئاەت و دروشمی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعونم بەبیر هاتەوە کە ئینسان دەبێت لەو کاتایەنەی کە تووشی کۆست و کارەسات دەبی بەکاری بێنی. یەکسەر بەوانیشم گوتم ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. هاوتەریب لەگەڵ پێشمەرگایەتی و شۆڕژگێریدا شوان ڕابەر لە ساڵی 1991ەوە دەستی کردووە بە نووسین، تاکو ئێستاش زیاتر لە 80 کتێبی هەیە بە نووسین و وەرگێڕانیەوە لە بوارەکانی ئاینی، ڕێکخراوەیی، مێژوویی، سیاسی و فکری. لە 91 یەکەم نامیلکەم کە نووسی لەسەر شەڕەکانی کۆڕێ و دانوستان واتە مفاوەزات. دواتر کە یعنی نووسین دەستی پێکرد، حرەکەتی نووسین لەگەڵ حرەکەتی چەکداری و ڕێکخراوەییم، یعنی هەم مطالعە و خوێندنەوەم هەبوو، هەمیش نووسین. هەتا ئێستا من کۆمەڵێک کتێب و نامیلکەم هەن کە دەڵێم کتێب واتە هی گەورە و هی گچکەش وەکو نامیلکە. طبعا تا ئێستا گەیشتۆتە 80 کتێب و کوڕاسە و نامیلکەم هەیە. هەندێکیان چاپ کراون، هەندێکیان تایب کراون. بە هەر حاڵ نووسینەکانم 2 جۆرن لە ڕووی زمانەوە، بە کوردیم نووسیون و بە عەرەبیشم نووسیون. تقریبا 20 کتێب و کوڕاسەم لە عەرەبی کردوتە کوردی. هەر شتێک کە زەرەر و زیانی بۆ یعنی ئەخلاقی خەڵک هەبی، ئاینی پیرۆزی ئیسلام هەبی، بە پشتیوانی خوای گەورە ئێمە ڕێ لێ دەگرین. شوان ڕابەر بە دروشمی ڕووداوەکانی ژیانم بەڵگەن لە سەرکاری داهاتووم. لە ئێستادا کۆمەڵی دادگەری بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق وەک سەرۆکی لیستی بازنەی هەولێر کاندیدی کردووە بە لیستی ژمارە 285. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.